والله كم بوق الثاني ما أو آخر يجي دنا كذي هذا تمام أما أجمع بوب ما يحاول كالك دقة أجمع يحاول كالك جاي بانيان يمن يوش هذا كي نسبينان زماعته هذا كم لدواي زماعته ديم ساعات بينز ذا كي نيره بينز نابي لقلا وي كالك بينين لا آية جايوا سورة نكر زركو خراب بي تيكينو كابراي بيدا فروز زرمن بيا مشتي واناكن شتا كمان بيفيلا والله سنة واحدة من كالك فروش إسا بخله كالك فروش دوا والله بناكيد شو أنت بقى طبلي سريشي هروابوا إما بيو دروين بريزة دابلين بكوز وان كدوا بو بريدة دروين ساركة جال خمان تجيرن أجا ساركة ما جال خمان جرا حلاقة فردوش ما بيراس خلفي دكينونا نكال بجيرين ساكن لا دان خراب كنا ما هموي با يجزون دفروش لبیسی سه دین توقعی دستینی. اگر توقع من ساندی چیلن دوای چیلانه بسانه دروی تقریبا دروش 15 روز پیش دسته بسانه دروی. دین بجاری دکین. زارک یا دوزار هیچه. زاورده ورده هر لنی ویده من لنی ویده تاد حتی ایش عود رابستانی مفیده. امش بزوری کالچی روشه دکین. کالچی روشه بناوبانگا. زور کالچی بتامی شو باشه. خۆفرۆشیشە خەڵکەکە زیاتر برەوی بەوی داوە لەبەرەوەی کاڵەکێکی دەگمەنە نەک وەگەڵ کاڵەکە زەرکانە و یان خەرخەتێکی خراپەیە ئەگەر تامێکی ناخۆشی دێ ئەو کاڵەکە ڕوشە تامی خۆشە تێدەگەی لەگەڵ ڕۆژ مشتەکان بەحام ئەوی دەکڕن. کاڵەکی مە بە زۆری بۆ سلێمانی و کەرکووشە دەچێت هەولێریەکانیش جگە لەوەیش ئەگە مشتەکە پەیدا بوون زۆر بەشیان دەیبەن بۆ لای حەج و مەران و دیانان و ئەوەی لەبەرەوەی خەڵک سارەی هەیە ئەوڕۆ سارەی هەوە دوی سفادە کابرا بێ شتێکی بێ بە هەسەن پێشی دەبڕێ جا کاڵەکەی مە بۆیە دەچێت بۆ سلێمانە دەچێت بۆ کەرکووشێ دەچێت بۆ هەولێریش دەچێت ڕانێ و قەڵازەش ئەوە هیچ ئەوە خۆ بەخۆ دەیکردن بەڵام هەموو لێرە ساغ نابێتەوە لەبەرەوەی بەرهەمەکە زۆرە. بەحام دێتە بەردەکۆزیەوە لە بەردەکۆزیەوە خەڵکێکی زۆرە ئێستا ڕەنگە تقریبا 100 سارە زیاتر لێیە دووسێ گوندی بەسەرەوەیە لەسەر ڕایەگە دووسێ گوندی بەسەرەوەی کاڵەکە دێ لە بەردەکۆزی کۆ دەبێتەوە ئەگەر لە بەردەکۆزی کۆ بەوە هەرکەسە دەیکرۆگە کری هەرکەسە بە منتیقەی خۆی دەوەجا بۆ ڕانەی دەبن بۆ قەڵازەی دەبن بۆ حەجاوای دەبن بۆ کۆی دەبن بۆ تەقتەقی دەبن دەچێتە کەرکووشێ ئەوزا سلێمانی سەمسەماڵ هەمووی پیرەمەگدرون بۆ ئەو نەحەشونانەی دەبن. ئەمڕۆ ئێمە بەیانیان زۆر دەستین دێن بۆ دەڤەری بیتوێن بۆ دەشتی مەرگا کاڵەکی دەکڕین و دەیبین لە بازار دەیفرۆشینەوە کاڵەکی بیتوێن کاڵەکی پشدەر زۆر بەناوبانگە کاڵەکی خۆماڵی و کاڵەکێکی بەناوبانگە دەیبین بۆ شارەکان لەوێندا دەیفرۆشینەوە ئێمە وەکو بەقاڵ دەین بۆ سەر عەرزەکان لەو دەشتە لەگەر
فەلاعەکان کاڵەکی دەکڕین و دەیبینەوە بۆ شار لە شار دەیفرۆشین بە هاوڵاتیان تامێکی یەکجار زۆری هەیە کاڵەکێکی زۆر بەتامە. هزار